دم باش تماشاوان اینجا جاردن با برنامه خواه برنامه مایی که خیلی گلک بخیر بین بابت ایرو تایبته ریزگرتن جه خودی پیوستین تایبت ارکه هولاتیان آن ارکه حکومته بگمان لسر آست جهانه پیتر ملیار کسین خودی پیوستین تایبتنه خودی کسین خودی پیوستین تایبت او کسانه کو درمانی بکارتینن و راستی هند نخوشیان هات نجوان نخوشی دل نخوشی شکره و شیرپنجه و گلک نخوشیندن حتی او آفرتین دوگیان گلو ریزگرتن جوان کسان دناوا جواکی دا ارکیکی ارکی حکومتی آن ارکی هولاتیانه آن ارکی هر دو آریانه پیوست جواک بچه چاوه که تماشای و تویجی آنکو و تحکم الگی بکه ریزگرتن لخوان پیدایستی تایبتی کن ارکی هولاتیان آن ارکی حکومت اما ناو نشانی بابت امرو برنامه ای و برنامه مایی که خلک دوی امناو بره سرنجو بوچنه کنی اوی برای سوره گرین لگل من بن صلاتان لبی بابت امرو من به ناو نشانی ریزگرتن لخوان پیدایستی تایبتی کن ارکی حکومت آن ارکی هولاتیان لکاتی که خوان پیدایستی تایبت کن با کسی اودرید که درمانی که تایبت بکار بینه و یک نخوشی شکره نخوشی دل پستانی خوین روماتیزم و نخوشی گورچیله و چند نخوشی کی تره هر وها دفتریان هیا که منگانه بریکی درمان ورگرن هیا حتی به افراتی دوگانی شوتری تامناله به پیوست کومالگا به چاوی سیری ام کسانه بکا پیوست آیا به چاوی کی ریزگرتن و آن به چاوی کی بزیانه و سیری مبکه آیا ارکی ریزگرتن لم تویجه هستکاری کومالگا ارکی حکومتان ارکی هولاتیان آن بشه کی گشتی ارکی همو کومالگا به همو شویک ایوی بینری خوشویستید لسر ام بابت توان سرنجکانی خودتان لنا برنامه که خودتان برنامه مایی که خیلی بخنه برچاو شنروی لحالا بچه دگل منه الان کاتتان باش همو کاتک تشکی دست خوشی برنامه کنی عرضیات هم سپاس والله برأيي من خوي برسياركا يعني هردو سرا يعني كأركي حكومتي شو أركي هولاتياني شبراستي بله لابد ولا ملاتا برد من فم برسياركا كم آية أواني كلا جستاهي كمو كوري كانية آية أوانا ما سيان هي تأواني كخوان بداية ستايبتا كان كما سيان هي بلا ملاتا بردهم من قولكم كتزغد اللي يابو شيء صار حد شو دكتورك ما كل زادي وردي لسنيماني بردهم او علاجي كاني او علاجاني او بوي بكاري هنا هي زخت ويدلو بكاري هنا حفتي كيجو كعمري وفات كات كل شيء انا مينه ان دكتورتي والله كمان خوشي سكريتي يعني لما ملاتا برز حشتك زمانتي نيا يعني يكون كم زار كوتم اواني كا كل تستايس كم كوريتاني انا ما يعني تر قرب سري يعني اواني خان كداي ستايبتك كان برزم بله كاج محمد شاري سليمانيه و كاج محمد تم كاتو باش ارکی ریزگرتن لخوان پیدایستی تایبت کن لگنا کومالگا بشه که گشتی ارکی چه تویجی که او پیوسته لبرانبر ام خوان پیدایستی تایبت کن چه جوره تعاملی که به بله کاغا جان راستی ریزگرتن لخوان پیدایستی کن لفوزای سوزیا ارکی حکومت زیادر وقت لملت حکومت اگر توانه پیدایستی کن خوان پیدایستی تایبت کن باشتر دیاری کار او وقتا ملتی ستوانیت حزب خوی بکاتو اوانی هیچ رز نمان بگن بلام لولاتی کردی کمانا به هیچ شوی ماسکی وهانی و حکوکا شنجر وتی دا حلبجا به هیچ شوی ماسکی وهانی لمرو وستاقو سلیمان تاوکو اوانی که خوان پیدایستی تایبتن دلخوشی که همی برانبر به حکومت بلن ولا رزنی که تایبتی ما هست دولتي اما تارادي كي كم يعني نوق تارادي كي كم اتوانم بلن سوا رجيرا ولو كسان سوا خاون تدايتي بلان في زور زياتر لا او كسان بيجي بله هل سر ما بابت اشي مالك ل چمچمالوا ام كاتو باش الو بله فرمو ام كاتام باش همو كاتيك دست خوشی برنامه علیکم بله فرمو لسر بابتك كمان وانسان ديار ام يوارش وكيوار كان كوري كيزوان طعم شاندوا دست خوشنا عليكم سپاس براسي رزقرين لهر كسيك والله ماشي انا كده دنجي تلفزيون كيس كي باشر دنجي تو جمال بالفرمو بالي بسرسا ديار رزقرين لهر كسيك واتا رزقرين لخدي او كسخوي ديار او تجيكم والله اشكال كردستاني ايه هيا الو بله جمالة تفرمو
ئەوانش وەکو هەموو مرۆڤێکی ئاسایی شایستەی ڕێزگرتنن نەک بەساوی بەزایی بەس وەکو ڕێزگرتن چونکە ئەوانش هیچ بەڕەئی من هیچ کەم کوڕێکیان ئەلۆ هەر ئەوانە دەستە تەوەرێکتان بێ زەحمەت پێشنیارێکم هەیە ئەگەر قوبڵیکان بە ئەگەر توزێک بە پەلە و دەنگیشت بەرزکەیتەوە تکایە ئاشتیخان لەبەرەوە بە باش جێما لە دەنگی تو نییە هیوادارم بەرنامەیەکی تایبەت لەسەر ئەوە بۆ ژێنن هۆکاری دواکەوتنی فۆرمەکانی قۆناغی دۆنی دابشکردنی دەرسوانی ئامادەی و ناوەندەکان تاکەیە سەرنجەکانیت لە بەرچاوایگین بەڵێ بەڵێ ئەوەش کە لەسەر پارێکە مالیک نەوەتەکانی وەرنەوە بێت ئایا ئەم ساڵ لە خەندگاکان وەرەگرین یانە هیوادارم ئەم تەوەرە بۆ ژێنن زۆر باشە سوپاس پێم دەکەێت وارە باشە شەوانمان لەگەل باژارە دووکێک کاک شەوان ئێوار باش شەوان لە باژارە دووکێ دیارە پەیوەندی قوت بۆی ویدارین بکار بەجاردن پەیوەندی بمە بکە بەێ تەماشاوانە نێژا بێگومان بابەتێمە ئیرۆ تایبەتە لەسەر ڕێزگرتن لە خودیە پێویستین تایبەت ئەرکە حکوومەتە یان ئەرکە وڵاتیانە دەدەمەکێدا دنابە جوواکیمە بەشەیەکی گشتی ئەف خودیên پێویستین تایبەت gelek hene ev kesên ku nexweşiyên dirêjxayan li gel hene ev kesên hene ku dermanan bikartîne gelo pêwîst çi bête kirin ev kese di nava civakî de kesekê bextewar be kesek bi hez bi vê nexweşîxaneke îradeya wî ya jiyanê pêstir bibe pitir hezawî hebe bû jiyankirinê بۆ ئیدامەدان بە ژیانێ بەڵێ بەڵێم کاتەوە باش ئەگە تەلەڤیزیۆنەخوا ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەسکە باشی جێما لێ بێ بەڵێ فەرمۆ بەڵێ فەرمۆ لەسەر بابەتەکەمان بابەتی ئێمە لەسەرەوەیە ڕێزگرتن لە خاوەن پێداویستیە تایبەتیەکان ئەرکی حکوومەتە یان هاوڵاتیان والله ئەوە ڕاستە بێتە سەراتی پێششی دەستۆشی بەنامەکەتان لێکەم بەڵێ سوپاس کاکە تکایەکە دەنگی تەلەڤیزیۆنەخوا کەسکێ باوی باشە جێما لێ بێ جێما لە دەنگی تو نییە وەکو پێویست بەڵێ ئەلو بەڵێ فەرمۆ کێما لەگەلە فاتما لە سلەیمانی بەڵێ فاتما خان بەڵێ فەرمۆ کاکە زۆر سپاس دەکەم بۆ ئەو بەرنامە جوانانەی کە تۆ پێشکەشیەکەی کە ڕەزامەندی هاوڵاتیان دەرێ بڕن بەرامبەر ئایا بە هەر شێوەیەک بێ ئێمە زۆر سپاسی تۆکەین بۆ ئەر کوماندۆیکەی کێشی من لە خزمەتی ئێوەدام هیوادارم ئەو خزمەتی من نەکەم بەدڵی ئێوە بێ بەڵێ فەرمۆ هیوادارم هەر ئاوە بەرنامەکە جوانتر و گەشاوەتر بێ سپاس بەڕێزم ئەڵێ چەپڵە بەدەستێک لێ نایرێ ئێمە ئەگەر ڕێز لە خۆمان بگرین ڕێز لە حکوومەتەکەمانەگرین حکوومەتیش ڕێز لە ئێمە بگرێ مانای ئەوەیە ئێمە یارمەتی یەکترێین ئەگەر نەخۆشێک بچێتە خەستەخانەیە ئەگەر بەدەمیەوە بچێ و مەسرفێکی کەمی لێ وەربگرن ئێساچێتە عیادەیەک گوناحە نیەتی بۆچی هاوڵاتیەک بە 20,000 بێ وەرەقەی ببڕێ ئەی بای دەرمانەکەی بای چەنەیە ئەی حکوومەت ئەمە ڕێزە لە میلەت یەکرێ نابێت وا بێ گەورم بەڵام ئەبێ چاوێک بەمەیا بخشێنەوانەیە بای 100,000 دیناری دەرمان بۆ ئەنووسن چۆن وا بێ ئایا من نیمە بەچی بچمە خەستەخانە یا هاوڵاتیەک نەخۆشیکی زۆر ترسناکی هەیە بەچی بگاتە ئێران بەچی بگاتە بەڵێ بێگومان لە وڵاتەکەماندا نەتیجەی ئەو شەڕانەی کە پێشووتر کراوە ئەو بەکارهێنن ئەو هەموو چێکی کوشندەیە بە تایبەتی چێکی کیمیایی لە هەرێمەکەمانە چەندین نەخۆشی درێژ خایەن و کوشندە ڕوبەڕووی خەڵکی هەرێمەکەمان بووتەوە لە ئێستا دەلەوانەیە خاوەن پێداویستی تایبەتەکان ڕێژەیەکی باش لە کۆمەلگای ئێمەدا بێت ئەمە زۆر گرنگە پێویستە چی بکرێت بە تایبەتی کە زۆر لەمانە پێویستیان بە دەرمان هەیە ئەم دەرمانەش لەوانەیە ئەگەر هەش بێ لە هەرێمی کوردستان نرخەکەی زۆر گران بێ پێویستە چی بکرێت لەسەرمە کاک سەربەست لەگەلمانە لە شاری سلێمانی لەسەرمان بابەت کاک سەربەست ئێوارت باش ئێوارەی تۆ بەش کاکە بەڵێ لەسەر بابەتەکەمان فەرمۆ وەڵای بە قوربانەوە ڕێزگرتن لە خاوەن پێداویستیەکان پێویستی بە هەردوو لایەن لە حکوومەتیش و لە هاوڵاتیش بەس بە زۆری حکوومەت ئەو ڕێزگرتن لە نەخۆشەکان لە شتەوێت نەخۆشی زۆرمان هەیە لە
کوردستانە لە ئەنا نەخۆشی هەمانە پێویست لەسەر حکوومەتە ئەو ئەجیزانی کە ئەیهێنێ بەکاری بێنێ خەڵک هەیە نیەتی بتوانێت بچێتە دەرەوەی وڵات پارە سەرفکات چەندها نەفەرمان بینەوە تووشی نەخۆشی بووە لەبەر بێپارەی نەیتوانێت بچێتە دەرەوەی وڵات ئەمری خۆی کردووە ئێستاش هەیە پێوەی ئەناڵێنێت ئێستا وەرە لە هەشتا شیمەبارانی هەڵەبجە ئەو هەموو خەڵکات تووشی کێشە بووە لە ناو شارات چەندها نەخۆشی درێژخایان هەیە لە خەڵکات توانای نییە لە ماڵەوە کەوتووە چەندها جا خۆمان بینیبانە لە تەلەڤیزیۆنە خەڵک پیشانی ئاڵە داوای کۆمەک کە یارمەتی بەم بچێتە دەرەوە ئێگە حکومەت ئەو پێداویستیانە بێنێتەوە ئەو دەرمانانە بەکاربێنە بۆ میلەتەکەی باشتر نییە بۆ ئەوی میلەتەکەش زیاتر ڕێز لە حکومەتەکە بگرێ و حکومەتەکەش ڕێز لە میلەتەکەی خۆی بگرێ. بەڵێ کاک هاوکار کاک هاوکارمان لەگەڵە کاک هاوکار لە شاری سلێمانی فەرمۆ کاک هاوکار لەو لێرەوە ببورن بەڵێ ئەلۆ کاتت باش هەموو کاتێکت کاک هاوکار دەست خۆشی بەرنامەکە لێ دەکەم سپاس پێم وایە تەوەرێکی زۆر جوان هەڵبژار لێ خۆش لێ دەکەم سپاس فەرموو لەسەر ئەم تەوەرە قسەمان بۆ بکە وڵا سەبارەت بە تەوەرەکەت سەبارەت بەوەی ئەرزی حکومەت یان هاوڵاتیە من پێم وایە ئەرچی هەردوو لایەن بەڵام بە دەرەجەیەک ئەرچی حکومەتە بەڵام بەڕاستی حکومەت ئەوەی من دەبینم بەخۆم خاوەن پێداویستی تایبەت مەتا ئێستا هیچی نەکردێت لە بۆ خاوەن پێداویستی تایبەت یعنی ئەگەر ئێمە بینەوە بەرچاو لە ساڵانی ڕابردوو چۆن توێژەکانی تر هەمووی مەسەلە هەموو توێژەکان بە حیزبی کران دابەش کران لە نێوان یەکێتی پارتی بەم شێوەیەش مەسەن خاوەن پێداویستی تایبەت یعنی من خاوەن پێداویستیش تایبەتم هەتا ئێستا لە حکومەت ئەوەی مەسەڵەن دەوترێ هاوکاری و شتووە هەمووی یعنی شتەکە تازەوا دەستە باری جێبەجێکردنەوە ئەگەنا ساڵانی ڕابردوو هەمووی بە حیزبی کرابوو یعنی بنمونە بۆ دێمەوە سەردانی مەسەڵەن هۆرج و لامکردیا هیچ شتێک نەبوو هەمووی داوای تەزکیە و تەجدیدکاریان لێ دەکردی بەڵام لەگەڵ ئەوەشدا لە بودجەی 2010 مەسەڵەن ئەوەی من ئاگادار بم بیمەیەک لە بۆ خاوەن پێداویستی تایبەتی دەرچێت بەڵام تازە یعنی ئەوە ساڵی 2011 تا ئێستا جێبەجێ نەکرابوو لە کات خۆپیشاندانەکان بڕت ینی ئاسانکاری کرا کەەوەی فۆرمیاندا بەبێ مەسەڵەن بەبێ جیاوازی لەبوو هەموو کەسێک دەیتوانی وەربگرێت ئەو فۆرما ئێستا کە تازە لە مانجی ڕابردوو مەسەڵەن پارەیاندا ئەویش مەسەڵەن ساڵی 2010 کە من بخۆم یعنی بینیم لە بودجەی 2010 ئەو بودجەیە سەرکرا بەڵام حکوومەت ساڵی 2010 پارەی ساڵێکی لەو خەڵکەی خوارد ئێستا کە بەس مەسەڵەن پارەی 2011 مانجی ڕابردوو چاندا بە کەمەندامە بەڵێ کاک ڕەجەمان ئەگەر لە ئاکری لە سەرمان ببێت کاک ڕەجەب ئێوارەت باشە پێویستە لەلایەن لاینە پەیوەندیدارەکان چی بکرێت ئەم کەسانەی خاوەن پێداویستی تایبەتن بۆ حتا لە مافی نەخۆش هاتووە کە ئەوە کەسانەی کە نەخۆشێکی درێژخان هەیە پێویستە حکوومەت یاریمی کوردستان هەموو ئاسانکاریە پێ بکە لە کاتێکە لە وڵاتە پێشکەوتووەکان پێدانی خزمەتگوزاری پزیشکی هەمووی بەبێ بەرامبەرە بە تایبەتی بۆ خاوەن پێداویستی تایبەتەکان تا ئێستا لەسەر ئەرکی خۆیان چارەسەری خۆیانەکەن تۆمە چۆن لێکە دەیتەوە کاک ڕەجەب کاک ڕەجەب لاکرێ دیارە کاک ڕەجەب پەیوەندیهای خۆت بۆ محەممەد لە چوارتامان لەگەلە ئەم کاتتان باش هەموو کاتێکت باشی جیان زۆر سپاس سەلامەتی دەست خۆشی و بەرنامەتان لێ دەکەم سپاس لەسەر هەمان پرسیاری ئێمەکە تۆ جێ لێ بێ فەرمەوە بەرسی بەڵێ زۆر سپاس دەست خۆشتان لێ دەکەین بۆ تەوەرە جوانێکان بۆ پێشکەشیەکەن بەڵام بەڕاستی ئەگەر بیگەڕێنێنەوە بۆ کاک محەممەد با ئەوەی باشتر جێمالێک لە تۆ بێ خزمەتی تو باشتر بکەم توزێک دەنگی تەلەڤیزیۆنێکت کچکە تکایە باشە بەسەرتا بەڵێ ئەزانی خۆی چیە چەند تەرخەمی هەم لە هاوڵاتی و هەم لە حکوومەتشە یەکەچەند ئەگەرە پێدارێکی حکومی دەبینی شکارەکانتان زۆر بە خەرابی دەڕوە خۆم من خەڵکی سۆرانم بەڵام ساڵاژە لە چوارتا دانیشم لە دایرەی تاپۆی سۆران ئێستا شکاری خەڵک زۆر بە خەراب دەڕوە بۆ نمونە یعنی دوای یەکمان کە مەسەڵەن محامەلاتەکەتە دەستەوانە هیچکارەکانتان ناڕوە کە ڕۆژنامەکە دێتەوە ئەوجا هەزار بەهانە دەگرن ئەبێن دوو شەمە سێ شەمەانی تا دیلەکەنەوە بەکەیش خۆیان
بەڵام هاوڵاتیش بە کورتەکەی یعنی هاوکاری حکوومەت نییە لە زۆر لایەنەوە. بەڵام لەسەر ئەو فۆرمانێک کە باس کرد ئێستا تەماشا دەکرێت ئەو فۆرمانە بەشێکیان ساخی وەردەگری خەڵکەکە بەشێکیان ملەوەنە ئەسڵیەکەی وەردەگرێت. من ئێستا خۆم لە دوو دایرە وەرمگرت بەڵام دایرێکیان یەکسەر هەرم زران یعنی نازانم نەچۆ عەقڵم ساغ بوو یەکێکیان ئەسڵیەکەم وەرگرت نازانمەوەش ئەگەڕێنمەوە. بەڵێ لەسەرما بابەت ئەحمەدمان لەگەلە کاک ئەحمەد تکایە بینەرە بەرەزەکان بۆی باشتر دەنگی ئێوە بگاتە ئێمە و باشتر خزمەتی ئێوە بکەین لە کاتی پەیوەندیکردنە تەلەڤیزیۆنەکەتان کەسکەن. کاک ئەحمەد ئەگەر توش ئەم داوای ئێمە جێبەجێ بکەین مەمنونتین. بەڕێزی لەسەر بابەتەکە فەرموو سەرنجەکانت. قەزی ئەو بابەتەی ئەو برادرە باسی کرد بەداخەوە دیارە پەیوەندی کاکی ئەحمەد پچرا. بەێ تەماشاوانی نێژە دیارە لەسەر تووڕە کۆمەڵاتی چەند سەرنجی بماتنە لەسەر هەمان بابەت لەوانە ڕابوون جەمیل ئەلێ ئەرکی هەردوو لایەنە لایەنی حکوومەت ئەوەیە کە دەبێ خەڵێکی بە چاوی کەمتر سەیری خاوەن پێدەویستیە تایبەتیەکانەکە و یارمەتیان بدەن لە کاری ڕۆژانەیان و لایەنی حکوومەتی شەوەیە کە دەبێت یارمەتی خاوەن پێدەویستیە تایبەتیەکان بدات. بەڵێ لە سەرمان بابەت پەیوەندێکی ترمان لە گەلالۆ بەڵێ کێمان لەگەلە بەڵێ تەماشاوانی نێژە هەر لەسەر هەمان بابەت کەمال قادر ئەلێ بە بچوونی من نابێت بەزەیمان بێتەوە بە خاوەن پێداویستیە تایبەتیەکان بۆ ئەوەی هەست بە کەمی نەکەن ئەبێت ڕێزیان لێ بگرین یارمەتیان بدەین لە شوێنە گشتیەکاندا پاشان حکوومەت ئاوەریان لێ بداتەوە و ناخۆشییان تایبەت بکاتەوە بۆ ئەوەی بەڵێ سەلیمان لەگەلە لە شاری هەولێرەوە. کاک سەلیمام کاتەوە باش. بەڵێ فەرموو. بەڵێ جێمالە دەنگتە فەرموو. بەڵێ تەماشاوانی نێژا بابەتمە ئیرۆ بێگومان تایبەتە لەسەر ڕێزگرتن لە خودیە پێویستیان تایبەت ئایا بە ئەرکی حکوومەتە یان ئەرکی وڵاتیانە دەدەمەکێدا و دنەهایە جیهانێدا ملیارێک و 400 ملیۆن کەسەنە و خودی پێویستیان تایبەتن و خودیان پێدەویستیان تایبەت ژێک لەسەر چەند کەسەکان دەبێنێ کەسێن خودیان پێویستیان تایبەت هەموو ئەو کەسان و دەرمانێکی تایبەت بکاردین وەکو نەخۆشیە شەکرێ نەخۆشیە دڵ پەستان نەخوێنێ ڕۆمانتیزم و گەلەی نەخۆشیێندن. بەڵێ محەممەدمان لەگەلە لە چەم ماڵەوە ئەم کاتەوە باش کاک محەممەد. ئەم کاتۆ باش بەڕێزیان باشی شکر زۆر سپاس لەسەر تەوەری ئەمڕۆی بەرنامەی مایکە خەڵک فەرموو سەرنجەکانت. دەستخۆشی و لێەکەم بەڕاستی من وەکو کەسێک گەنجێکی لە شاری چەمچەماڵەوە بەڕاستی خەڵکی خاوەن پێداویستی تایبەت ئێستاکەونە مەغدورە مانگانە بە 50,000 دوایکەم بە 100,000 دوایکەم بە 150,000 اینجا لەگەڵ هەر زیادکردنیەکە ئابێ هەموو عالەم بزانێت کاکە و بۆیانمان زیادکردەوە خێرمان پیان کردەوە خێریان پێکەین دوایەوە کە بەڕاستی ساکەم منەوە کەسێکم خاوەن پێداویستی تایبەتم گەنجێکم پێویستیم بە پارێ پێویستیم بە شتا تاکوی ساکەت نازانم 4-5 مانگەوەرمان نەگردووە یان کەسێ نییە بڵێ کاکە ئەم پارێ ئەدرێت کێ ئەدرێت لە چی کاتێکە ئەدرێت سەر مانگە درێ نیوەی مانگە درێ بە کەیفی خۆیان جارێکشیان ئەلە پارەکە بوو جۆ لێمە بەڕێز بەڵێ پارەکە بوو لە تەلەڤیزۆنی جەماوەر ئەو بەڕێزەی کە خۆی بە خاوەنی هی نەزانێت دەوەی کاڵێ من بەڕێوبەری کە مندامانم مقابلێکی لەگەڵا کرا من هەر عینەن پەیوەندیم پێوە کردوتی کاک محەممەد وعد بێ لەسەر قسەی جەنابەت خۆم بەداداچوون بۆ ئەم مۆزوع بکەم نازان بەڕاستی چیە خاوەنمانە چێ لێمانە پرسێتەوە نازانم تاکوی ساکەم معقولە ئەو 5 مانگە نازانم. کاک محەممەد لەبەرەوە خاوەن پێدەویستی تایبەتیت لە ناو کۆمەلگایە تۆ چۆن کۆمەلگا هەڵاسەنگینیت سەرنجی کۆمەلگا تەعاملی کۆمەلگا سوکەوتی کۆمەلگا بەرامبەر ئێوە چییە لە ئێستادا؟ وڵای بێجگەلەوەی کە ئێمە بەڕاستی ئێمە جگەلەوەی کە خەڵکانێکی زۆر بە کەسانێک سەیمانەکەن کە وەکو چۆڵێ بە چاوێکی جیاوا سەیری کەسانی خاوەن پێداویستی تایبەت دەکرێت بەڵام ئێمە لەگەڵەوەشە کۆڵ نادەین بەردەوامیشە بین
کۆڵەدانی شاین سەرکەوتنیە مەیسا کەسێک کە زۆر کەس لە وڵاتانە کە خاوەن پێداویست تایبەتن ڕێزێکی زۆر تایبەتیان لێگیرێت ئێمە هیچ مەمنونیوانیمان کە ڕێزمان لێ بگیرێت تەنیا ئەوەنی کە کاک حەقی خۆمان بنێ ئێمە کەسانی کە خۆیان بە سەرۆکی حکوومەت و سەرۆک وەزیران دادنێن کەچی لەولاوە بەڕاستیەوە ئیهانەکردن نیە باشەوە کاتانی کە مەعاش دەکرێت بۆ هەموو عالەمە ئەبێ بزانێت بەڵێ کاک دیارە کاک بەڵێ گیارە کاک ڕەجەب دەمێکی لە سەیری پەیوەندیە کاک ڕەجەب ئەم کاتەوە باش لەسەر قسەکانی کاک محەممەد دەکۆ خاوەن پێدەویستی تایبەت کە گلەی زۆر هەبوو هەم لە کۆمەلگا هەم لە حکوومەتیش و پێویستە بەرامبەر خاوەن پێدەویستی تایبەتەکان چه تعاملێکە بێ چی یارمەتیدنێکە بێ بەڵێ باڵێ دەست خۆش بۆ تۆش بەبووچوونی من خاوەن پێداویستی تایبەتەکان حەقیان لەسەر هەموو کەسێکە چ حکوومەت بێ یاخود تاکێک بێ لەناو کۆمەلگایەکەی ئێمەدا هەمومان دەبێ ڕێزیان لێ بگرین بەڵام ئەرکی حکوومەت ئەرکی سەرەکەی چونکە حکوومەت باوکی مەلەتە بۆیە حکوومەت پێویست دەکەتن ڕێزێکی باشیان لێ بگرێتن هەرچەندە ڕێزی لێگرتوونە بەڵام حەقوایە زیاتر ڕێزیان بگری و زیاتر هاوکاریان بکە باوکە خاوەن پێداویستی تایبەت هەیە ناتوانێت بژێوی ژیانی خۆی دابین بکە ماڵەماڵەوە بەبێ کار دانیشتووە دەبێ حکوومەت هاوکاری بکە یاخود کەسێکی هاوکاری ئەوە بکاتن لە هەمان کاتدا نەخۆشیشی هەیە ئایا چێ دەتوانێتن موچەکەی پارەکەی بۆ دابین بکە حەقی نەخۆشیەکەی چەند جارێک دەچێتە دکتۆر باوەڕکەم موچەکەی بۆی دابینی کراوە بایکری سیارە ناکەتن کە مانگانە پێویستە نەخۆشخانە پێویست دەکەتن هەمومان ڕێز لێ بگرین هەر کەسەکە لە لای خۆمانەوە ڕێزی لێ بگرین و هیوا خوازم حکوومەتی ئێمەش ڕێزێکی تایبەتیان لێ بگریتن هیوا خوازم ئەوانە سەرکەوتو بن لە ژیاندا چونکە ئەگەر هەرچ نەبێتن ئەوانش مرۆڤن وەکو ئێمەدا هیچ لە ئێمە کەمتر نییە بەڵێ لەسەر ئەمان بابەت ڕێبەنمان لەگەر لە هەڵەبجەوە ئەم کاتە باش ئەم کاتە باش لەسەر بابەتی ئێمە ئایا لەسەر کۆمەلگا چ ئەرکێک هەیە ئەو کەسانەی خاوەن پێداویستی تایبەتن چون بە شێوەیەک تعاملیان لەگەڵ بکرێ بۆی ئەوانیش هەز بکەن کە تاکێکی خاوەن ئیرادە و ئەکتیڤی کۆمەلگان بەڵێ قسەکردن لەسەر مەسەلەی ڕێزگرتن پێم وایە کە ڕێزی کەسی بەرامبەر بگرێت ئەوە ڕێزی خۆی گرتو بێ گومان جا ڕێزگرتنی خاوەن پێداویستی تایبەتەکان ئەرکی سەرشامانە چونکە بەڕاستی ئەمانە خاوەن کۆمەڵی کێش و معاناتی و تایبەت بە خۆیان جا ئەگەر ڕێزگرتنەکەش نەبێ ئەوە دووچاری چەندە کێشەی تر دەبنەوە وە ڕێزگرتنی خاوەن پێداویستی تایبەت پێم وایە ئەم ئەرکی حکوومەتە ئەم ئەرکی هاڵاتیانە ئەرکی حکوومەت بە پێدانی بودجە و کۆمەڵێ هاوکاری کە بۆەوەی هەز بەبوونی خۆیان بکەن کەمەندامان وە هاوڵاتیانیش بە چاوی بەزەیەوە سێر نەکەن بە چاوی ڕێزەکەەوە سێریکەن بەڵێ جا جەبێ خۆیەتی لێرەوە ڕێز و سوپاس و پێزانیمان ئاراستی بەڕێوەبەراتی هاتوچۆی سلێمانی بکەین چونکە لە ڕاستی ئەمە تاکە دەستگایە کە کەسێک کارمەندێکی بەڕێزیان داناوە بۆ ئەوەی ئەرک و کارەکانی کەمەندامان کە کاریەکەوێتە ئەوێ بەڕێوەبەرێ جا هیوادارم سەرجەم بەڕێوەبەراتیەکانی کە ئاوا بەو شێوەیە ڕفتار بکەن لەگەڵ کەمەندامانە وە پێویستە لە کۆتاییشتا هەمومان ژینگەیەکی باش و تەندروست بۆ کەمەندامان فراهم بکەین بۆەوەی توانە و تاقەکانیان نەبرێت چونکە گومانی تێدا نییە ئەمانە خاوەن کۆمەڵێ توانە و تاقەی بەهێزن کە ئەتوانێت سوودی لێ ببینێ بۆ کۆمەلگە بۆ ئەو ژینگەیە کە تێدا دەشی وە دووبارە سوپاس و چەچە سپاس پەیوەندەکەت هەروە لەسەر ئەمان بابەت دابان لە کەلارەوە لەگەڵمانە کاک دابان ئەم کاتەوە باش ئەم کاتتان باش بەڵێ لەسەر بابەتی ئەمڕۆمان سەرنجەکان فەرموو بەڵێ مامۆستاجان ئەوەی کە من نوویستی بڵێ خۆ بەدادانە پێشەوە ئەویان ئاماژەیان پێکرد بەڵام ئەوەی کە زۆر گرنگ و زۆر پێویست بێ و نەوترا بێ ئەوەیە ینی زۆربەمان هەر باس لاکەن خاوەن پێداویستی تایبەت ئەگەر متابعە بکە حکوومەتی هەرێمی کوردستان ینی ئەوەنە گرنگی بەو کەسانە نادا کە ڕێک و پێک و ساق و هیچ ئەڵەمێک لە ژیانیانان نییە نەخۆستمە ئەو خەڵکانی کە خاوەن پێداویستی تایبەتن ئەمە ڕخنەیە کە ڕوبەڕووی حکوومەت دەبێتەوە لە زۆربەی لایەنەکانە ئەوەی خاوەن پێداویستی تایبەت بێن بەڕای من لەسەر تەوەری بەرنامەکە دوو لایەنەگرێتەوە لایەنی خەڵک و لایەنی حکوومەت و زۆربەی ئاماژەی پێکرد لایەنی حکوومەت ئەوەیە لە زۆربەی فەرمانگەکانی حکوومەتە کارە ئاسانیان بۆ بکە بۆ نمونە لە دایرەیەکە کە ئەبینی زەزەیەک دروست بووە تەزەخومێکی لەسەرە و خاوەن پێداویستی تایبەتانە مەفروزە برێنە پێشەوە مەفروزە حکوومەت ئاسانکاریان بۆ بکە مەفروزە لەسەر جەندایەنەکانەوە هاوکاریان بکە بۆ ئەوی محتەل لە بن چکە ئەوان خاوەن پێداویستی تایبەتن هەر ناوەکەیان بەخۆیانەوەیە لە لایەنی خەڵکیشەوە ئەوەی کە بودرێ ضرورە خەڵکیش احترامیان بگرێ ڕێزیان لێ بگرێت چکە خوای گەورە و خەڵکانەی بۆ شێوە دروست کردووە ئەتوانێت هەمووی هەردانەیەکمانوا لێ بکە بۆیە پێویستە ئێمە هەمومان احترامیان بگرین و بیان نێنە سەرسەرەوە چکە خوای گەورە توانی ئەوان وا لێ بکە توانێت ڕۆژێک لە ڕۆژان ئێمەش وا لێ بکە من زۆر سپاستانەکەم و دەستخۆشیتان لێکم بۆ بەڵێ سپاس پەیوەندەکەت تەماشاوانە نێژا نەهاژی کە لە باژارێ دووی کە بزانین کە سەرنجە خەڵکی لە وەرچاوە لەسەر بابەتی فەرمان
خودی راستی او کسی توسا بلنگاس لازمه مفروض از سر حکومت هرمی هاری کاری یک بوان کسی تو ثابت کرن و چنگود بده سالاتن نشید شول بکرد نشید مثلا با عائله خوشول بکرد با کی دی عائله خودان کرد آن کی دی ظروفت مال بربد سر خلقی ما زنگین جاری کاری اگه بو بکردن چکو کسی وصل نشد شلاب کرد مثلا المان رشتیا مصرف پدویه هر شوله کی پدویه ببوده کرم لای حکمت و نه لای حکمت و مثلا منظمات هن هاری کاری خلق زنگینه هی هاری کاری بکرد آن هر کسی که مثلا بردستی به چه بید نه ایله مبلغی که مازن بید مثلا مگل زنگینه دو که داین هر کی چشتی کم مثلا 10 صابن 20 هر کی بابا 10000 20000 اف کسی دش خوب خودان کرد والله بيت فيها هوري كوريون بيتها كيرن شو حكمت بي زنجين بزان او كسي نشد بخوشول بكتن عيله خو خدام بكتن بيت هوري كوريون بيتها كيرن علم الدوري خو قالك لازم هاي بدو جيده بلا بيت نويسين تلفزيون دو بيت بلا فكرن يعني علم الدوري خو هاي الهد شيء دو وصام بله تماشاوان نجار سرمان بابت پیوندی مال شهر سلیمانی لگلم کاتو باش شهر سليماني الو بلان يا شهر سليماني فرمو ام كاتو باش همو كاتيكت دست خوشم برنامهتان ليكم سپاس لسر توركشتان بيوستا حكمة ديارمتي همو أولانا لبروي زور جرينجا حكمة صوب خشانتو بهمو برياركانيا و هوادارم همو هاوكاريق للا حكمتو به نابێ هیچ بە چاوێکی کەم سێری هیچ کەسێک کرێ لەبەرەوەی هەموو مافی خۆمانە هەر لە کەم ئەندامەکانەوە هەر لە کەسە نزمەکانەوە پێویستە هەموو لەلایەن حکومەت و یارمەتیان بدرێ و لەلای خەڵکیشەوە پێویستە ڕێزیان لێ بگیرێ و بە چاوێکی بەرزسێر بکرێ بله سفین لهولێرە ولا سەرمان بابەت کاک سەفین ئێوارەت باشە خاوەن پێدەوەستی تایبەتیەکان یەکێکن لە توێژە گرنگەکانی کومەلگای ئێمە پێویستە بەرامبەر ئەمانە کومەلگا و حکوومەت لایەنە پەیوەندیدارەکان بە شێوەیەکی گشتی چاڵچوکەوتێکیان هەبێ بەڵێگیان ئێوارە جەنابیشت باش سپاس والله بە دەرەجای یەکەم ئێمە ئەگەر باسی ئەو مەوزوعە بکەین حکوومەت ئەوە ئەرکێکی زۆر گرنگی لەسەر شان دەبێتن بەڵام بە دەرەجای دووەم ئەگەر تەماشای بکەی ئێمە هەر تاکێکی خۆمان پێش هەموو کەسێک من خۆم دەڵێم کە ئێمە جەنابیشتان هەندێک لە بەرنامەکانی خۆتان دەبێ ئاماژە بەوە بکەن کە خەڵک زیاتر دەبێ هاروکار بێت بۆ ئەم خەڵکە ئێمە قەت حتا ئێستا نەمان بینیوە ئەگەر کە من خۆم زۆر جاران کە دەبینم لە شاری هەولێردا ئەو کەسانە کە دەبینم هەندێک کەس هەیە بە چاوەکی سووک تەماشان دەکەن بهورە یا خۆت بە پێکەنینەوە ئەوە تەئسیر لە نەفسیەت ئەو ئینسانانە دەکات ئەوانە ئینسانی زۆر گرنگن ئەوانە لە هەموو وڵاتەکاندا زیاتر مافیانە هەیە لە خەڵکێکی وەکو من ئەوانە بە دەرەجای یەکەم ئێمە وەکو خەڵک وەکو کۆمەلگا دەبێ قەدری ئەو ئینسانانە بزانین ئەوانش وەکو ئێمە ئینسانن مافی خۆیان هەیە بە تایبەتی لە شەقامەکاندا لە یارمەتیدان لە دڵسۆزی پیشاندان بەرامبەر ئەوانە کە تۆزێک ئەو هەستەی کە لە جسمەیاندا هەیە بتوانین دیان کەم بکەینەوە من بە دەرەجای یەکەم خەڵک دەبینم کە هاروکار بن لەگەڵ ئەو خەڵکە زیاتر تشتی مادی نییە ئێمە کێشەکان لەسەر مادی نییە نەفسیەت بۆ ئەوانە زۆر مهمترە لە مادی ئێستا بۆ نمونە مەسەلەن ئەگەر ئێمە ئەو هیچ کەم و کورتیەکی لە مادیدا نەبێتن بەڵام لە شەقامدا کەسێکی وەکو من کە پێ بکەنێتن لە نەفسیەت ئەو ئینسانە زۆر زەرەرێکی بحسابی هەیە بەڵێ کاکی سەفین ببوورە دیارە خەڵکێکی زۆری لەسەر هێڵا پەیوەندیە تەلال لە شاری سلێمانی لەگەڵمان کاک جەلال بەڵێ دەستخۆشی ئەو بەرنامە جوانە لێ یەکەم سپاس من دوو قسەم هەیە و لەگەڵ پرسیارێک یەکێکیان من ئەڵێم خەڵک بەگشتی بە تایبەتی خەڵکی کورد میلەتی کورد زۆر ڕێزەگرێت لە خەڵکی خاوەن پێداویستی تایبەت بە شێوەیەکی گشتی بەڵام خاڵی دووهەم من وا ئەزانم حکوومەت هەڵنەستاوە بە ئەرکی خۆی بۆ جێبەجێکردنی ئەرکی سەرشانی خۆی ئەگەر سیرکەین لە وڵاتانی دەرەوە کەسێک کە خاوەن پێداویستی تایبەت بێ مەدەل عومەر ژیانی دابین کراوە ئەوە دوو پرسیارەکەشم ئەوەیە ئایا ئەو کەسانەی کە سەرعیان هەیە یا بەشێک لە سەرعی
جزئیە کولی ئایا ئەوانە ئەسنە خاوەن پێداویستی تایبەتەوە زۆر سپاس. بەڵێ سپاس پێم دەکەش بەدەل لە باژارە دووکێ کاک بەدەل ئێوار باش. ئێوارەتەژی باش بیتن دەستخۆشی بۆ پرۆگرامێتە سەرکەستی بیشەڵڵا. سپاس gelek cara kesekê çi nexweşî nîne komelga dê çavekî ew berexwe bikete ew xweş li nefsî vedê tê çî tehmala rastî gelê nexweşiyan bê gel ev kesên nexweşê di gel de heye pêwîst e komelga bi çi çavekê temaşevî kesî bike ça dile dilêwî de boy ew îş hest hebûna xwe di nava civakî de bike. Belê zor spas rastî girêng ew em zanî ew kesên beranberî me mirov e. Mirov wekî me car çiken endam bîtin yanî dirêz bîtin ew jî her mirov e û ez jî mirovim û xelkê dî jî xir mirov e. Yani em hemî mirovîn pêtivî em ser evê rêkê rêzêlê ku du bigirîn rastî. Êşandina canê kesekê wisa êşandina miroviyetiyê ye. Rês negirtine li miroviyetiyê rastî. Peykeftî gelek cara dibînî kesekê peykeftî bêkim endam ji kesekê dirêz pitir kar diketin pitir destkeftiyê tên rastî yani berhendê jî pêdiviye yani ser hemî komargeha Kurdî çavekê mezin berexwe te evan kesan û erkê hikûmetê erkê hewletê erkê hikûmetê lehenê madî lehenê menewî harîkariya van kesan biketin û erkê hewletiyan jî ke erkê dewlemend e erkê mulazima ye erkê her kesekê rastî destê van kesan bigirîtin dawî jî hest bike masiyê nekin. بەڵێ کاکی ڕێباسمان لەگەلە لە شاری سلێمانی لە سەرما بابەت کاکی ڕێباس ئەم کاتەوە باشە سەرنجەکانی چیە لەسەر بابەتی ئەمڕۆمان فەرموو ئەم کاتەوە باش دەستخۆشی لە بەرنامەکەتانەکەم و زۆر سپاسی و برا بەڕازە پەیوەندیگەی بۆ گرتم سپاس وڵی بەرزم دەستخۆشی لە بەرنامەکەتانە بەڕاستی تەوری جوانە وریژێنن بەزیاک ڕخنێکم هەیە ئەی ڕاستی بێ سەرەتا لە بەرنامەکەەوە بۆ مەسەلەی وریژانی ئەو فەرمانبەرانە کە چەند جارێک داواشە کرد بەڕاستی پێشنیان کرد نەخرات باری تەوەرەوە وەکو ئەو فەرمانبەرانەی کە لە فەرمانگەری حکوومەت بەگرێ بەس کارەکەن ئەو فۆرمانە بەڕاستی کە تەوزیع کرێ و دابەشەکرێ بەسەر هاوڵاتیان و فەرمانگەکانە بەڕاستی ئەوان حەق وایە حکوومەت ئەوڕێ لەوانە باتەوە و ئەولویات بێ بەڕاستی لە بیلادا چکەوانە زۆر مەساکە هەیە لە ساڵ بەرەژوور چەند تا چەند ساڵ گرێ بەس کارەکەن لە حکوومەت یاریامەکەچی هیچ هاوڕێکیان نەدراوەتەوە ئەمە یەکەم دووەمیش بۆ مەسەلەی تەوەرەکەتان بەرەزان وەڵی ئەی ڕاستی بێ من لە سەردەمی ڕژێمی بەحسا مناڵ بووم بیرم ئەو بەڕێزانێکی کەماندا بوون یاخون بەڕاستی خاوەنی پێداویستی تایبەت بوون حکوومەتی عێراق بەڕاستی زۆر ڕێزی لێکردن چگە لە وڵاتیانتیش بەڕاستی بەداخەوە حکوومەتی هەرێم ئێستا ئەو ڕێز و ئەو وەفا و ئەو هینەی بۆ کەمەندامان و خاوەن پێداویستی تایبەتەکان نییە ئەجا دووەمیش لەلای هاوڵەکانە بەڕاستی من وەکو خۆمەڵێم بەحسی خۆمەگەم من ئەگەر کەسێکم شعورم هەبێ بەرامبەر بەو کەسێکە کە خاوەن پێداویستی تایبەتە بەڕاستی ئەگەر خۆم شعورم هەبێ پێ بکەنم بۆ یاق نەختی لێ بدەم یان بەڕاستی تعلیقی لێ بم معناها من خۆم دل لە ڕێجەماعەت بەڕاستی من خۆم بێشعورم ئەیش ئینسانێک وەکو من ئەیش کەسێک وەکو من بۆ من گاڵتەی پێ بکەم و پێ بکەنم بەڕاستی ئەیش کەسێک وەکو من بەس خوای گەورەوە ئەو ئەدرەیەوە بەسەر شانێ و نەقسان بۆ تاوە ئیتر پێویست ناکە خەڵک بەڕاستی تان و تەعن و تێکەنینی بەسەرا بەڵێ کاکی هاوژینمان لەگەلە لە شاری دۆکەوە ئەم کاتە باش کاکی هاوژین ممنونم بارێزی کاکی هاوژین دنهادا دناوە civakîmeda ta çend rês ji wan kesan dê te girtin nevêt xudan pêwîstiyên taybet nevêt ku rastî nexweşiyeka dirêjxayan hetiye û dermana bi şekî giştî bikartînin belê belê bares wallahi heta nûke wek dibêjin nûke كما عندما مثلا نيابت بدست حالات يدواج بس همي نوجه مسيجة حكمته حكمت حتى حدا يجي مثلا بشيء تاريخي كذا حال حاضر نكاشي بيج مدى كردستان يا بويا دبي ويا بويا أوروبا نسبة مدي الشيء تاريخي خلق يجي بيجن بتشنو مر فهمت شو بيلتس حكمته ما شي بيج مثلا تو مازن مال بي اما تو بيجي باب من اما دم خدان كات حتى حدا يجي باب دي خدان كات بگو دي از خود بيجن دا سالات ميتين زنگين ميتين خيرگر ميتين از بیشم یا باشه و خلک زنگین هاریکاری بکردن اجبلی حکمته بله بله که توجین لدوی که بله تماشاوان نجا استاش اچین شهری سلیمانی بزنین خالی سلام عم بابا چیاله
سەر حکومت و هاوڵاتیان شکەوە یارمەتی کەماندامەکان بەوەی کە ئێمە لە جادەیە شێبینین یا بیپەڕێنینەوە یا لە پارکەکانە جێگای تایبەت بە عەربانی کەماندامەکانەوە بەعسە جادەیەکمان هەیە کە زۆر بەرزونسمی تیاوەکو جادەی ئۆزی و جادەی پێنەبێت بەڕاستی ئەوە ئاستەنگە لەبەر دەمی کەماندامەکانە پێویستە حکومەت چارەسەری ئەو کێشانە بکە. هاوکاریکردنی خاوەن پێداویستیەکان بە دەرەجەیەکە گەڕێتەوە بۆ حکومەت چونکە ئەوان سەردەمانێک لەمەوە پێشکە تووشی ئەو حاڵەتە کە پێشەوەی تووشی ئەو حاڵە دەبوون کەسێک بوون و ئێمە ئاسایی بوون هیچ ئەندامێکیان زیانێکی پێنەگەیشتووە ئێستا کە گەشتونەتە ئەو حاڵەتە پێویستە هاوکاریان بکرێت لە شوێنە گشتەکانە بە تایبەتی دەوائیرەکان مارکێتەکان یان لە بازارە چونکە ڕێگەبانەکان ئێمە کە ئێستا بۆ شێوەیە بۆ ئەوان تۆزێک بەلێ سەرما بابەت کاکومان لەگەلە لە شاری ئەو لێرەوەم کاتەوە باش ئەم کاتتان باش زۆر سپاس بەڕاستی خۆی لە خۆیان بەرنامەکە بەرنامەیەکی زۆر پڕ بە پێسە بۆ ساتەوەستێکی وەکوێتە بەڕاستی سەبارەت بەوەی کە لەلایەن هاوڵاتیان کە کەمەندامە کێیان بدین بەڕاستی من وەکو یەکێک خۆم وەکو خاوەن تێداتی تایبەتەکان بەڕاستی هەڵمەت ناتوانێت جادەیەک بۆ کەمەندامان بکە با بڵێ وەکو بەڵام حکومەت دەتوانێت بیکات زۆر یارمەتیتریشی با بڵێن خەڵک دەتوانێت وەکو محانەتگرتن وەکو ڕێزگرتن بەرامبەر بە کەمەندانێک بیکە بەڵام وەکو یارمەتیدانی مادی مەحنەوی ئەتوانم بڵێن دەستیان نەوەتی ئەوە ئەرچی حکومەتە ئەبێ حکومەت خۆی بەپرسیار بزانێ بەرامبەر بە هەموو کەمەندانیشدان لەبەرەوەی من ئەڵێم من ئێستا شەقێک لە تۆ بەن تۆ قوڵمەکانی یەکێت تۆ شەقێک لە من بێ مش قوڵمەکانی یەکێت کەواتە ئێمە هەمومان ئینسانی حەز بە خۆشی ناخۆشەکانی ژیانەکەین خەڵکن کەمەندام خۆی بەخۆی ئەبێ هێزێکی تایبەتی بگیرێکە ئەگەین لە هەموو وڵاتانی دەرەوە کەمەندام هێز و تەکبیرێکی تایبەتی هەیە لە هەموو بوارەکانی ژیانەوە کە بەڕاستی خۆی لە خۆی حکومەتی هەرێمی کوردستانیش ئەتوانن بن دەڕووی داراییەوە کە وەکو وڵاتانی ئەوروپا وەکو هەموو وڵاتانی دراوسی ئەتوانین تەماشای بکەنەوە کە ئەتوانێت بووی تواناییدا هەیە کە بتوانێت یارمەتی کەمەندامان بداتن جا بۆیە پێویستە حکومەت یعنی ئاورێکی جدی لە کەمەندامان باتەوە لە ڕووی مەحنەویەوە لە ڕووی محاناتەوە بەڕاستی کەمەندام زۆر زۆر پێویستی بە هاوکاری کردن لە حکومەتە کە بتوانێت ئەو باجێ باتەوە ئایا کە کەمەندام لە هەر شتێک لەسەر هەر شتێک بابن کە کەمەندام بوو کە بابلین کە تووشی ئەو کارە ساعاتە هاتووە کارمەکانی کە لێکەم کات زۆر سپاس. بەڵێ سپاس ئازادمان لەگەلە لە شاری کەرکووکەوە لە سەرمان بابەت کاک ئازاد ئێوارەت باشە زۆر کەمەندام ئەنکۆ خاوەن پێداویستی تایبەتیەکان پەیوەندیان کرد باس لەوان کرد کە لەلایەن کۆمەلگایە و لەلای حکوومەتیشەوە وەکو پێویست ئاوریان لێ ناداتەوە و یارمەتی دەرنی نەبوویان تۆ ئەمە چۆن لێکە دێتەوە پێویستە چی بکرێت بەرامبەر ئەم توێژەی کۆمەلگا؟ کاتتان باش دەستخۆشی کەم دەربارەی خاوەن پێداویستی تایبەت بەڕاستی خاوەن پێداویستی تایبەت ئەو کەسەیە کەوا با بڵێن شوێنێکی تووشی شەلەلی ئەدێ دەستێتی قاچێتی ئەو چاوی لەدەست ئەداتر ئەم کەسانە پێیان ئەوترێ خاوەن پێداویستی تایبەت من خۆم یەکێکم لەو کەسانێکی خاوەن پێداویستی تایبەتم بەڵام یعنی بەڕاستی لەخوا بەزەر بێ ینی وەکو معنەویاتم زۆر بەقووەتە ئەمە لەم هەیە ئەڵێم کە ئیمڕۆکە ئەگەر حکومەتیش ئەو حەزبیش نامنێرێ بۆ عیلات هەمێت هەیە یعنی هەمێدم هەیە ئیشەڵڵا خوای گەورە شفان بدا و ینی من پێشمەرگە بووم تووشی شەلەلی بووم لەسەر کورد و کوردستان و لەسەر حزبێ لە حزبەکانی کوردستان پێویست ناکە لە ڕاگەیاندنەکەی ئێوە ناوی بێنم ئێمەش پێما خۆشە ناوی نێنی بەڵێ لەبەر حرمەتی ڕاگەیاندنەکەی ئێوە و تەلەڤیزیۆنەکەی ئێوە زۆر سپاس بۆ ئێوەش ناوی نایەنم من 15 بۆ 20 ساڵە تێبریندار بوومە لەسەر جێم دەیان بەرپرسی حکومە و حزبین بینیوە هەر ئەوەندە کە ئەسمەلایەن وعدم پێدەن ئەمنێرن بۆ عیلات زواج نامنێرن بۆ دەفتەر دۆلاریتی ئەچێت لە وڵاتەکانی ئەوروپا عیلازمێ دەیان کەم ئەندامی با بڵێن تێکۆشەری قارەمانی ڕۆژی تنگانە ڕۆژی سەختی کوردایەتی منیژێشە بوومە لەو پێشمەرگە دێرینانەی کەوا خزمەتم کردووە خۆشی خۆم جوانی خۆم لە پێناو کورد و کوردستان و ئەو حزبێک کە من حقم لە سەرێتی خۆم لە پێناوی داناوە پێشمەرگایەتی ئەو سەردەما پێشمەرگایەتی و ئێستاشی لەگەڵ بێ خاوەن پێداویستی تایبەت ئێستا چەند ڕێکخراوێک هەیە ئەو ڕێکخراوانە بۆ شخصی خۆیان حەول ئەدەن نەک با من تەحەتای ڕێکخراوەکانەکەم چ ڕێکخراوی عسکەری چ ڕێکخراوی مەدەنی با دەکەم ئەندامیان نردبێتە ئەوروپا بۆ عیلات هاتبێتنەوە لە شاشەی تەلەڤیزیۆن خەڵک بینی بێتیانی بەڵام حکومەت شتەکە لە ئاسی پێویستانیە حزبیش حکومەت حزبیش حکومەت ئیمڕۆ لە وڵاتەکەی ئێمە وەکو پێویست معناتی کەم ئەندام جێبەجێ نەکراوە بەڵێ کاک ئازاد لە ڕووی یارمەتیدانەوە هەر شتێکیش ئەکرێ
پێویست ناکە ئەوەندە ڕاگەیاندن بیدا بە چاومانە. بەڵێ هیوادارین شوێنە پەیوەندیدارەکان جێلس بچوونەکان و پێشنیارەکانی جەنابەت بێ. شیروانمان لەگەلە لە شاری هەولێر لە سەرمان بابەت. کاکیوا کاکیوام کاتەوە باش. ئێوارەتان باش. هەموو کاتێکت. دەست خۆش بۆ تەوەرەکە. زۆر سوپاس فەرموو. لە بەڕاستی تەوەرەکە زۆر جوانە بەنسبەت کە ئەندامانی ئێمە کۆمەلگای ئێمە دەبێت کۆمەلگای خۆمان بکەین. بەڕاستی کەمەندام لە کوردستان لە هیچی بۆ نەکرایە یعنی یەکێک هاوڵاتی کەمەندام بێ حکوومەت ناتوانێت ڕەوانەی دەرەوەی وڵاتی بکە. يعني بوقت پێویست نایباتن يعني دەبینین کەمەندام زۆرە يعني کەمەندام هەیە لە کوردستان ئێمە دەبی هاوڵاتی حکوومەتی میزان دەبی خۆی بەخۆی بەڕاستی ڕەوانی دەرەوەی وڵاتیان بکە بۆ عیلاج. يعني بەڕاستی يعني بەس هەیە نییە مەعاشیان بۆ دەبرێتەوە مەعاشەکەس ئایا باە هەرنیشان ناکاتن يعني کەمەندام بۆ ئەوەیە ئەگەر چاو لە دەست بدەی دەست لە دەست بدەی یان لاقە یان هەر شتێک بەڵام دەبێت حکوومەتی کوردستان پاتوزێکی ئەم کەمەندامانە بکە بۆ ئەوەی ڕەوانی دەرەوەی وڵاتیان بکاتن ئەگەر هەر عیلاجیش نەبی هەر تۆزێک يعني بتوانن بۆی خۆیان نابرێن بە حکوومەت یارمەتی ئێمە یاداوە حکوومەت پشتگیریمان دەکە بەڵام حکوومەت هیچی بۆ کە لەو ئەندامەکان نەکردووە بەڵام دەبی لە کۆمەلگای خۆمان ئێمە دەبی بەڕاستی کە کەمەندام بتوانانی يعني وەک خۆی داوات کاتن داوای لە حکوومەت یارمەتی کوردستان بکە بەڕێوەبردنەوەی دەرەوەی وڵاتم بکرێتن يعني کەمەندام نابی هەر لە چاو پشمێکەوە یان هەر لە چاو قەپازمێکەوە یان برێ سمێنێکە شتێکی بەسە بێ يعني حکوومەت یارمەتی نەدا يعني حکوومەت یارمەتی کوردستان خۆی دەبی بەڕاستی پشتگیریی تەواوی کەمەندامان بکە یارمەتێکی باشیان بدا بۆ ئەوەی دریان خۆش بێ يعني ئەو وەکو ئێمە نییە بەڕاستی من هیوادارم کەمەندام بتوانی يعني پشتگیری بکرێتن بەڕاستی بۆ ئەوەی دری خۆش بێ يعني دری بە کوردستان و بە ئەگەر شتێک بۆ بێنێکە گەشتێکیان بۆ بکرێتن بەڕاستی من دووبارە هیچ حەزم لێ بەڕاستی بەژای بەرنامەکە بکەم بەڵام ئەگەر یەک تێبینیش لە هەولێر پەخشەکەتان وەک بەرێ قسە قرسێک دەکات يعني لە شاری هەولێر پەخشەکەتان زۆر قسە قرسێک بەڵێ کاک شیروان سەرنجەکان لەبەر چاوەگرین مامۆستا هاوکارمان لەگەلە مامۆستا هاوکار لە شاری سلێمانی هم کاتەوە باش کاکە کارگیانم کاتە باش براکەم سپاس مامۆستا هاوکار لە کاتێکە بەپێی هەموو یاسا و پێدەنگەکانی نێودەوڵەتی ئینسان لە هەر کۆمەڵدا یەکسانە حتا کۆمەلگا بەوەی دروست بەوکیان کۆمەلگانە ڕێز و خۆشەویستی لە بینی تاکەکان هەبێ و پەرە پێ بدرێ حکوومەتیش دامەزراوە بۆی حکوومەت خزمەتی کۆمەلگام و تاکەکانی کۆمەلگا بە پێویست بکە ئەیدی ئەو خەوان پێدەویستی تایبەتیەکان لەناو کۆمەلگایمە تا چەند خزمەتێکی لامو ڕوویەکەوە والله کاکە کار سەرەتام دەستخۆشی بەرنامەکە لێکم ئەو بەڕێزانی پێش من قسەی زۆر جوانیان کرد پێشبینی زۆر جوانیان هەبوو لەسەر تەوەرەکەت من پێم وایە بەڕاستی ڕێزگرتن لە خاوەن پێداویستیەکان یعنی بەڕاستی ئەرکی سەرشانی هەموو لایەکمانە هەر بە حکوومەتەوە هەر بە هەموو تاکێکی ئەم کۆمەلگایەوە چونکە بەڕاستی ئەگەر بێت و یەک تۆزە بیر بکەینەوانێ ئەو بەڕێزانی کە کەم ئەندامن کە خاوەن پێداویستیان بەڕاستی سیرەکەی هەمویان کە سوکاری ئێمن برای ئێمن خوشکی ئێمن دایکی ئێمن خزم و کە سوکاری ئێمن بۆیە بەڕاستی زۆر پێویستە لەسەر ئێمە کە ڕێزی تەواویان لێ بگرین بەڵام بەداخەوە ڕێزی تەواویان لێ نەگیراوە یعنی زۆرش دەبینی بەڕاستی کاگاکار لە بازارەکاندا لە تەنانەت لە زۆر شوێن لە دام و دەستگاکاندا ڕێزیان لێ ناگیرێ دەبینی کەسێک معاملاتێکی بەدەست لە باتی لێ وەرگیرێ و زوو بەڕێ بخرێ کارەکەی سیرەکەی لەگەڵ کەسێکی ترە حەقی وایە ینی جیاوازیەکە بێ لەو بینە ڕێزی زیاتریان لێ برێ هەم لەلایەنی حکوومەتەوە مەعاشێکی وایان بۆ دابین بکرێ بۆی کە چونکە ئەوان هیچ ئیشێکی تریان پێ ناکرێ ئەگەر بێت و ئەو مەعاشەیان نەبێ یاخود ئەو پارەیە نەبێ بەچی ئەتوانن بژێوی ڕۆژانە یا بژێوی ژانیان جێبەجێ بکەن و دابین کەن کاکاکار ڕاستی تەوەرەکە زۆر جوانە بەس من پێشنیارێکم هەیە بۆ تەوەرێک ئەگەر بتوانانی تەوەرێک دابنی لەسەر درۆکردن کاکاکات چونکە بەڕاستی ئەوە ڕەوشتێکی زۆر ناشینەوە ناو کۆمەلگای خۆشماندا زۆر باوە درۆکردن جا کارەکانی و چارەسەرکردنی ئەگەر بتوانانی تەوەرێکی لەسەردانی پێشنیارێکە دەکەیت لەبەرچەوە گرین مامۆستا ئیشیش لەسەرەکەن سپاس پێیان دەکات ئێوارە باش دوایام ناوبەرە پێکەوە بینارە بەڕێزەکان فەرموون بەڵێ دڵدارم دەگەلمەیە لە باژارە دووکێک ئای دڵداری بار باش مرحبا برا باشم زۆر سپاس لەسەر تەوەرە ئیرۆیە بەرنامە مایکە خەڵک فەرموو عزیزی برا دەستخۆشی بەرنامەتت کەم ڕاستی بەرنامەکەی گەلک جوانە و ڕاستیام هەمی داخوازاش حکوومەتە هەرێمە کوردستانێت کەن و چاوێ خوب دەناڤاکەم ئەمدانە و
و پشتگیری لێ بکەین و بەڵام ڕاستی زۆر کەسێ یعنی دەڵێ حکوومەت دەبی هاریکاریان بکە نازانم چی بکە بەڕاستی بارێکی زۆر گران لەسەر ملی حکوومەت یاریمی کوردستانە دەبی ئێمە چاوەڕوان بکەین حتا ئەم ڕۆژەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان هاریکاری ئەو هەوڵاتیانە دەکات هاوکاری ئەم کەم ئەم دۆنا دەکاتن ئێمە دەبی هەموو چاوەڕوان بین بەڕاستی من بە شخصی خۆمەک و گەنجێک لە دۆکەوە کە وەک پێشمەرگەیەک پشتەوانی ئەم کەم ئەم دەمانە دەکەم و بەڕاستی زۆر کەم تەرخەمی کراوە بۆ ئەم کەم ئەم دەمانە بەڵێ کاک دڵدارگەرە ئەبە وەختی بەرنامەی گەلێکی مەمای کاک جمعە لە تەختە قداوی پەیوەندیمانە کاک جمعە کاتە باشەکە بە کوردی سەرنجەکانی خۆت بڵێ سوپاسەکەی سپاس دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم سپاس بەڕاستی بریا هەموو کەناڵەکان وەک کەناڵەکانی جەنابتان ئەوها لەسەر کێشەی کەماندامان تەوەریان هەبووە ئێمە وەکو کەماندامان بەڕاستی لە شارۆچکەی تەختەق جێگایەکمان نییە کە سیارەی لێ ڕاگرین کێشەمان زۆرە وەکو کەماندامەکان هەتاکو ئێستاکەیانی موسێکی وامانە ئەگەر باری ژیانمان بستە سەر بەو موسەیە ینی موسەکە وانێ تەمەشا دەکەی کابراایەک لەو لاوە دێ موسێکی زۆر زەخمی هەیە ئەنواع چ دەکات لە بەرچاوی تۆ کەماندام یعنی زۆر کەس بەخۆ دێنێ تەمەشا دەکەی بەڵێ کاک جمعە هیوادارین شوێنە پەیوەندەکان جێلەوە بێ وەکو پێویست بەهانەی داواکاریەکانیەوە بێ بەڵێ تەماشاوان نێژاد گەرە چەند سەرنجێکمان لەسەر تووری کومەڵاتیاتەوە لەوێ شۆخ بەرزنجی ئەڵێ بەڕاستی ئەوە ئەرکی سەر شانی هەموو کەسێکە کە ڕێز لە خەوان پێدەویستە تایبەتەکان بگرێ هەروەها ڕێبوار ئەرگۆشیشی ئەڵێ بەتاکیت ئەوە ئەرکی سەرشانی هەموو کەسێکە بەڵام حکوومەت زۆر کەم تەرخەمە بەڵێ تەماشاوانە نێجا ئەم داوای لەبورین لە هەموو ئەو کەسانەکەین کە پەیوەندیان کردووە نەیانتانیۆ بەشداری ناو بەرنامەکە بکەن هەروەها هەموو ئەو کەسانێک کە کومنتیان لەسەر تووری کومەڵاتی پێی جێنارتی ناردووە کاتمان نەبوو بخوێنین تا سبەی ناوکارم شوانادە لە بابەتێکی گەرمتر بەوێ بگێتەوە ڕێز و خۆشەویستی ئێمە قبول بکەن و سوپاس بۆ برادەران لە بەشی کۆنتڕۆل هەروەها کامێرەمانەکان ئێوەرەتان باش.